بەچی ئێمە ئەتوانین ئەم بانگەوازە خواییە هەڵگرین؟ بەم کتێبانە. ئەم 15 کتێبە لەگەڵ 20 کتێبی داهاتوو. 35 کتێب ئەمە تێگەیشتنی دینەکەمانە، ئەمە کارە گشتیەکەمانە، ئەمە دیدوتێڕوانینی هەمومانە، ئەمە ڕۆشنبیرکردنمان. ئەنجا لێرەوە تایبەتمەندێتیەکە دەست پێک. چی تایبەتمەندێتی دروستەکە؟ یەکەم فێربوون. تۆ هەتا ماوی هەر لەو قاڵبەی خۆت ئامێنی تۆ ئەگەر شتێکیکە زیادە فێر نەبی، فێریش نابی هەتا هەوڵی بۆ نەدەیت، چونکە ئینەمە العیلم بالتعلم، شارەزابوون وەرگرتنی علم زانین بە فێربوونە. کەوابوو یەکەمش دەبێت و هەوڵ بدەی فێربی. چۆن فێرەبی؟ ئەگەر مامۆستا هەیە مامۆستایەکت بۆ دروست بۆ شتێکی باشە، لە مامۆستایەکەوە فێربی. زۆر ضروریە ئەو برا بەڕێزانەی هاوبیرن ئەتوانن ئەم مەنهەجە بڵێنەوە بە 3 کەس لەو شارەی خۆیان تەقسیر نەکەن و بیڵێنەوە. لەو گەڕەکەی کە هەی لەو ماڵێکەی لە ماڵان ئایلیتەوە لە هەر شوێنەکە ئایلیتەوە، مهم ئەوەیە تۆ بتوانی 3 کەس لە بەردەستا هەبێ ئەم مەنهەجەیان پێ بڵێ. ئەگەر ماوتە ببی بە هاوبیر واتە خۆت ئەو مەرحەلێت تەواو نەکردووە کتێبەکانت هەمووی نەخوێندووە و نەدبڕیوە وەکو زانست و پەروەردە و هەرەوەسکاری، ئەو کاتە تۆ بێ هەروە حسابکەی بۆ ئیدارە بردن بەڕێوە تۆیان داناوە لەو جێگایە کە دەرز بە 3 کەسەڵی ئەجینا تۆش هەروەکو 3 کەسەکەی جارە لە ڕوتبە و ئیداریاتە. تەخەسوست نەبووە بۆی هاوبیربی، بەڵام لە شوێنی هاوبیر بەکاردەیتەوە تاوەکو پێگەی. کەوابوو یەکەم شت بە فێربوونە عەزیزانی. دووهەم چی وات لێکا تایبەتمەندێتیت بۆ دروست ببێ؟ ڕۆڵی ناو کۆمەڵکاریت. تۆ لە ناو کۆمەڵکاریەکەیە هاتووی یەکەم جار وردە وردە دەرەکەوی، نەک خۆت بێنیتە پێش. ئەوەی کە خۆی دێنێتە پێشەوە خەڵگەی باتەوە دواوە. ئەوەی کە ئەیهێنێتە پێشەوە دەریەخا خەڵگەی هێنێتە پێش. ڕۆڵی ناو کۆمەڵکاریەکەت دەرەکەوێت، لە ناو کۆمەڵایەتیە بۆ خۆت وردە وردە دێ پێشەوە خەڵگت ناسێ، ئەلێرەوە تایبەتمەندێتیەکەت بۆ دروستە. کە ئەڵێن وەڵا کاکە چێ ئەم ئیشە ئیدارێ بگرێتە بەردەستەڵێن وەڵا فڵان کەس زۆر باش. کاکەم پارێت تەسلیم بە چێکەین؟ ئەڵێ بەخوا فڵان کەس ماشەڵڵا زۆر بە تەقوا و دینە و ئەمانەتە پارێزە بیدەن بە فڵان. ئەڵێ کاکە وەڵا سیلاحێکمان کڕیوە بیدەین بە چێڵە بەخوا بیدەن بە فڵان کەس پێشمەرگەیەکی کۆنە و زۆر ئازای و شەڕەکانی دیوە و تەواوی تر هەرێکە درەبە ئیشی خۆی. کەوابوو تۆ ڕۆڵی کۆمەڵکاریەکەی خۆتەوە لێکا بتکە بە فەرماندا، سەرباز بە بۆی بتکەن بە فەرماندا. فقتل داود جالوت وآتاه الله الملك والحكمة وعلمه مما يشاء. ئەلەم چیرۆکەی تاالوتا کە خوای گەورە لە سوورەی بەقەرا بۆمان بازە فەرمێ، داود چی بوو؟ هیچ ناوێکی نییە لەو پێش. یەکەم جار باسی مەلە بەنی ئیسرائیلەکە ناوی ئەویتیان نییە. إذ قالوا لنبي لهم باسي أويتيانية، قالوا إن الله قد بعث لكم طالوت ملكا باسي أويتيانية. هیچ شتێکی ئەویتیانی، بەڵام ئەو ڕۆڵەی کە ئەوەی بینێ دوایی فقتل داود جالوت وآتاه الله الملك والحكمة. سەرباز بوونیەکەی ڕۆڵ بینینەکەی وای لێکرد ببێ بەو قیادەی کە مستحقی ئەوەیە کە خوای پەروەردگارە فەرمێ فآتاه الله الملك والحكمة وعلمه مما يشاء. چەندی پێویست بە عیلمە لێرە خوای گەورە ئەوەندەی تری هەرداوەتی. ئەوەش یارمەتی دەرد دەبێت لەوەی کە ڕۆڵت لە ناو کۆمەڵکاریە کە دەرەکەوێ بۆ دەبێت بە تایبەتمەندێتی. ئەشەی بۆ دبلۆماسیەت، ئەشەی بۆ ناحی مخابرات و ئەمنیەت، ئەشەی بۆ ناحی بازوو بەکارهێنان، یان ئەشەی بۆ ئیداریات و تەنزیم و ئەم جۆرە شتان. چیتر تایبەتمەندێتی دروستەکە؟ گۆڕانی ئاست و پلەت. تۆ پێرار ئەم ئاستەی ئێستاد نەبوو، ئێستا ڕشدێکی ترت هەیە، ئێستا عەقڵیەتت بە قووەتر بووە، پەی بەرش دەبەی، درکی شتەکان باشترەکەی، ئێستا دووربینتری،
ئاسۆ ئافاقی بیرت زۆرتر دوورترە، بەرفراوانتر بووە، تەمەنت زۆرتر بووە، ئەزمموی ژیانت زۆرتر بووە، پلەی کۆمەڵایەتیت زیاتر هاتۆتە پێشوو، ئاستی ڕۆشنبیریت بە قووەتر بووە. ئەمانە هەمووی وات لە یەکەن بەرەو تایبەتمەندێتیت دەبن. تۆ یەکەم جار نەدەزانیم کتێبانە چین، چونکە ئێمەش چاپمان نەکرد بوو 3 ساڵ لەمەوە پێش. کە چاپمان کرد بڵاو بۆ کەوتە بەردەستی جەنابیش، کە خوێندوتنەوە ڕۆشنبیریت بەرەو ئاستێکی تر ڕۆیشتووە، تۆ دەرەکەوی وەردەوردابی بە تایبەتمەندێتیەک فێرەبی. لەم 15 کتێبە کە ئەکەوێتە 6-7 خانەوە، لە یەکێ لە خانەکانە زیاتر حەزت هەیە لەسەری بیخوێنیتەوە، وەکو خانەی بانگەوازەکە، یان تەزکیەی نەفس، یان لایەنی فکری عەقیدەکە، یان علومی قورئان و علومی حەدیث و سنت و سیرەت. وردە ئەمە بۆت دەبێ بە تەخەسوس، ئەوەش یارمەتی دەرەوێت. چیتر تایبەتمەندێتی دروستەکە؟ زیادبوونی وزە. پارەت کەم بوو ئێستا زۆرترە، تەمەنت کەم بوو ئێستا زۆرترە، عیلمت کەم بوو ئێستا زۆرترە، ڕۆشنبیریت کەم بوو ئێستا زۆرترە. وزەکانی کە پێتن لە ناختا هەڵتگرتوون وزەکان زۆرتر بوون. وزەکان چین؟ وزەی عەقلین، وزەی عەضەلین، ماسوولکە و دەست و بازوون، ئەنجاهی مادین، پلۆپای کۆمەڵایەتین، ئەمانە هەمووی زیاد بوون. کەوابوو زیادبوونی وزە ئەدبا بەرەو تایبەتمەندێتی، ئەدبا بەرەو تایبەتمەندێتی. تۆ یەکەم جار نەدەزانی گۆڕان چییە. وردە ڕشتی سیاسی دوای لێ هاتووە، هەست بەوەکەی گۆڕان وەکو بزوتنەوەیەک چییە. ئەنجا تەحلیلت بۆ گۆڕان و تێگەیشتنی استراتیجێتی ئیشیان و پەیکەری ئیداریان و چۆنەتی کارکردنیان و شێوازی ئەمانە شارەزاتر بووی پێیت پێ بردووە. لەگەڵ زیادبوونی وزەتە بەرفراوان بوونی گۆشەنیگات هەیە و گەشەی بیر و هۆشت زۆرتر بووە، تۆ بەرەو تایبەتمەندێتیەچی، لە خۆ تۆ نابی بە تایبەتمەند. ئێمە بە تەکید لەم ئیشەیە ناتوانین بە یەکێک بڵێن وەرە توخوا تۆ سیاسی بە وەڵا لەبەرەوەی ماشەڵڵا سەر و هەیکەلت زۆر جوان. ناتوانین وەکو جاران بڵێن تخواوە عەمامەی زۆر گەورەیە و ماشەڵڵا زۆر بە هەیئەتە و ڕیشی پڕۆ تخوا ئەو بخەنە پێش. ئەخ دوای کابرای بەرامبەر ئەڵێ لەقەد ئانە الأوان لأبي حنيفة أن يمد رجليه. ئەمە نوکتەیەکی خۆشە. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێ ئەڵێن لە مزگەوتی کوفە دانیشتبوو دەرسیەوتەوە، یەکی هاتە مەجلیسەکەوە سەلامێکی چوارشانەی گەورە و قەبە، ڕیشی پڕ عەمامەی گەورە، هەیبەتی واکە ڕێزی لێ بگری. ئیمامی ئەبوو حەنیفەش لەسەر ئەژنۆ دانیشت و شەرحی دەرسەکەی کرد و زۆر سام و هەیبەتی و کابرایی چووە دڵەوە. دوایی باسی دوورکە نوێژی زوحای کرد، باسی یەکێک لەو نوێژانەی کرد ئیمامی ئەبوو حەنیفە. کابراش پرسیوتی ئەمە پێش نیوەڕۆ کریا دوای نیوەڕۆ؟ ئیمامی ئەبوو حەنیفەش کە سەیری کرد ئەم جسم و هەیکەلە عەقڵێکی وە بەسیط و ساویل کەیتیایە، فەرمووی لەقەد ئانە الأوان لأبي حنيفة أن يمد رجليه. کاتی ئەوە هاتووە بۆ حەنیفە قاچی ڕاکێشە کورەوە خۆم کوشمەڵە کردبوو لە ترساوە مەزانیم عالمێکی زۆر گەورەیە، کەچی بە هەموو عەقڵێەوە لێمە پرسێڵێ نوێژی زوحا پێش نیوەڕۆ یا دوای نیوەڕۆ. کورە خۆی بۆیە پێوترێ زوحا یعنی چێشتەنگاو. جاوە تەبەن بە عەرەبیەکە لەبەرەوەی ئێستەکەی جێڕمەوە نەموت نوێژی چێشتەنگاو. کابرا نوێژی چێشتەنگاو شەرحەکە یعنی سعات 10 و 11 کەی کێسە 1:30 لای ئێمە بۆ نمونە نوێژی نیوەڕۆی. دەچێ وڵێ نوێژی چێشتەنگاو قوربان دوای نیوەڕۆ کرا پێش فەرزی نیوەڕۆ. لەبەرەوە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە تۆ وردە وردە پێ بگەی بۆ ئەوەی ببی بەو بڕغۆی کە لە شوێنی خۆتا ئیشەکەی. یەکێ لەولاوە هەر پیمێکە پیم دێتە پێشەڵە منیش بڕغوم، بابە تۆ دیشێکت پێوە نییە. آخر چۆن لە شوێنی بڕغوو دادنێین؟ ناڵە من بڕغوم. کاکە خۆ بە قسەی خۆت تعریف ناکەین.
تۆ ئەم بڕغۆی بۆ کوێشێ وەڵا کاکە منە بم بە قوڕمیش کورە بابە تۆ عیب لەبێ ناچی بە کوونەکەەوە تۆ دیشت پێوە نییە نەخێرە ڕۆڵا من هەر ئەوە ئەمە نابێ بە زۆر خۆیمان فەرزکا بەسەرە کاکە بە کەڵک نایت و ڕەحمەتی خوا لێبێت تۆ پیم 3 پیمیترە دۆزینەوە لە کونێکا دادەنێن و ڕەفەیەکە دەخەینە سەر تۆ بۆ مەکتەبە باش ئەمە پیمی ئەو شوێنەیە ئەوەشیان بڕغوی ئەو شوێنەیە هەبوونی دیش بۆ بڕغووەکە ئیمتیاز نییە و نەبوونی دیشیش بۆ پیمەکە عیبە نییە کابراوا بزانێ وڵات چونکە ئەویان نەزانێ مایک بگرێ ئەمی تر نازانێ بەخواوە زۆر عیب نییە چونکە بەعی ئەم عیلمە بە تەعەلومە بە فێربوونە من کەسە ناتوانم بێمە شوێنی کاگاواتم ببم بە مدیری ئەم ژوورە و کۆنتترۆلیان بکەم و ئینسپەی بکەمەوە و نازانم ئەم هەموو مەشغەڵەتی کە لەم ژوورای باتە سەر من لێی نازانم کەوابوو من بڕغووی ئەو شوێنە نیم بڕغووی شوێنێکی تر کاگاواتیش بێ بڵە کاکە تۆش وەرە خوارەوە مایکە بۆ من بەجێ بێڵە منیش ئیداری کۆمەڵکاریەکە ئەڵێمەوە ئەم پلان و تەختیتەم پێ و ئەڵێ ناخر ئەو پلان و تەختیتەی تۆ پێتە هی ئەو شار و مەملەکەت و جێگایە کە لێ وەکو لولەی گوڵە بە ڕۆژە لەسەرەوە من هەڵم جەڕت کەوابوو ئەبێ هەریەکە لە ئاستی خۆیەوە ئەمە وا بە هەند وەربگرێن هەبوونی دیشەکان لە بڕغۆکەیە ئیمتیاز نییە پێداویستیە نەبوونی دیشەکان لەو پیمەیە نوقسانی نییە تایبەتمەندێتی وەختێک کە لە چەند کەسێکە بۆ نمونە لەم ژوورەیە ئێمە ئەو لیژنانەمان تەشکیل کردوون 10 لیژنەمان هەیە ئەگەر بێت و ئەو برابەڕزەی کە دانراوە بۆ نمونە بۆ لیژنەی ئیداری ئەم پیاوەکە لیژنەی ئیداریە بابەڕێوە ئەگەر خۆی تەخەسوسی ئیداریەکەی فێر نەبێ بە معلوماتە گشتێکە ناڕوا بەڕێ برایەک بۆ نمونە بووە بە لیژنەی ئەدمینەکان ئێخۆ ناکرێ هەروە بە معلوماتی گشتی ببێ من ناشێم بۆ لیژنەی ئەدمینەکان چونکە لێی نازانم تەخەسوسی من نییە ئەتوانم خەڵک کۆکەمەوە بۆ ئەدمینی بەڵام من ناتوانم دەوراتی ئەدمینیان فێرکە کەوابوو لێرە بڕغوەکەی من 2-3 دیشی پێوەیە ئەم بڕغوە درێژە پێویستی بە 20 دیش هەیە کەوابوو هەبوو کەمبوونی دیشەکانیش نابێ بە عیبە لەگەڵەوەیەکێکی کە 20 دیشی هەیە ئەمەش دیسان پێویست بەوە ئەکا کە ئەم ڕاحاتی ئەم جۆرەشتانەی تیا بکەین